بەڵێ بیانیتان باش هیوادارم هەمووتان لە خۆشیدا بن. ئەمڕۆکە باس لەوە دەکەین کە ئایا هۆکاری چییە، چ پاڵنەرێک هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە، لە ڕووی هەرێمایەتیەوە، بە تایبەتی لە ڕووی سیاسەتی خۆر ئاواوە کە سیاسەتی سووریا ئێستاکە بەشی زۆری لەلایەن خۆر ئاواوە بەڕێوە دەچێ، کەواتە چ پاڵنەرێک هەیە وا دەکا کە ئیتر بارزانی ببە ئیتر زەعیمی مەرجەعی ڕۆژئاوا. لەسەر ئەمە ئەمڕۆکە قسە دەکەین. ئیتر ئەمە بە ئارگومنتەوە باز دەکەین، ئەمە بە تەنیا ئیتر بیرکردنەوەیەکی سادە نییە، بەڵکو بە ئارگومنتەوە ئەگەر تەماشای بکەین ئەبینین کە ئەمە بەڕاستی ئێستاکە لە ئارادایەوە دێتە ئاراوە. کەواتە ئیتر با بزانین بارزانی بۆ ئێستاکە دەبێتە زەعیم، بۆ ئێستاکە دەبێتە مەرجەعی حرەکەتی کوردی و بە تایبەتی لە ڕۆژئاوادا. ئیتر لە باکووریش هەندێک نیشانەی دەبینی، بەڵام لە ڕۆژئاوادا ئێستاکە هەیە. ئەو هاوڕێیانەی کە لەسەر فێسبووکن سەرەتا وەرنە سەر یوتوب، لەسەر فێسبووک پەخشەکە نامێنێت تکایە وەرنە سەر یوتوب، ئیتر لەوێوە تەماشامان بکەن و بەردەوام هەوڵ بدەن کەناڵی یوتوب سوبسکرایب و ویانیش ئابۆنە بکەن. هەفڵەن هێژە ئەم بەحسە vەیەکێ دیکەین کو چما بارزانی دەبە مەرجەعە ڕۆژئاوا ویانژی بوویە مەرجەعە ڕۆژئاوا. ئەم دەخوازن vەیەکێ هەرێکی بە ئارگومنت بەڕاستیژی بسەلمێنن، یعنی بەریا هەر تشتی هەگەرکو لە چارچەوەیەکی فرە ئەم لێ بنەڕین، بێگومان سیاسەتە ترامپ وەک هەر جاری هەر کەس ئەم ئیدی خستن ناوە ڕەوشێکی تایبەت و ما بەرەی تەخمین نەدیکرد، مەسەن لە سەردەما بایدن حتا لە سەردەما دەستپێکە ترامپژی و گاڤکومە ئیدارەیە ویدیت، یعنی هەر کەسی تەخمین دەکرد و وەک بەرێ سیاسەتە کلاسیکیە ئەمریکا بەردەوام بێ. سیاسەتە کلاسیکیە ئەمریکا چییە؟ لە ڕۆژهەڵاتە ناوین و لە جیهانێکی لێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتە ناوین ئەو دەوڵەتین کوهەی ئیدی وانە بکێ سیستەمێکی لامەرکزی فدرالی و بەڕاستیژی دەوڵەتێن کو بەدەستێن ئەمریکیان خراببوونە و پشتڕاژی هاتنە ئاواکردن مینە عراقی تو لێ نەڕی وسایە. ڕەوشە ئەفغانستانی جوداترە بێگومان، ئەمریکا نەدیکارێت تشتێکی وسا بکە نابەژی و ناخوازەژی لە عراقی دەبینی تشتێکی وسا پێشخست لە وڵاتی دنێژی مینە لیبیایی یەمەنێ تو لێت نەڕی تشتێکی وسا هەنێکی بە قاسی و مرۆڤ دبینی مەجبوریە کو ئیدی تو لێت نەڕی، یعنی جوگرافیایەن جودا، ئەتنیکێن جودا، گروپێن جودا، سۆسیۆلۆژیان جودا، ئیدی وانە پارچە پارچە دکەن و مرکزێکی زەعیف چێ دکەن و لە هەمبەری مرکزیشی چەند ناوەندێن دنێ چێ دکەن. لێ ژنوشکیڤە ترامپ ئەڤیەک یعنی ئیدی تەقلەیەک پێلێدا، نەتەنێ گۆڕت تەقلەیەک پێلێدا ئەوژی ئەو بووکو لە سووریای هەر کەسی تەخمین دەکرد و لە ڕێگا هێزن سووریای دیموکراتیک ئیدی هەفسەنگیەک ئاوا ببە لە هەمبەری حکوومەتە شامێ دیمەشقێ لێ ئەڤیەک پێک نهات. یعنی مرۆڤ لێ نەڕێ حتاکو ڕەوشە جیۆپۆلیتیک چارەسەر نەبێ، یەک عالی نەبێ، بە تایبەتیژی ئیران لێتەنێ ئیرانژی نینە بەڕاستی چینە چاینایەژی لۆماژی احتیمالێکی مەزنە ئەف سیاسەتە ترامپ بەردەوام بە چییە؟ ئەڤژی ئەوەکو دەولەتێ زێدەتر دەناوە دەولەتێن کو هاوپەیمانێن وینە سیاسەتە مەرکەزی مەجبور دەکە.
لتركيا وصادقة، ل إيدي سوريا وصادقة، يعني دولة مركزي جرينجي بمركزة دولة الدكو أو برافاجيا سياسة أمريكية، حتى برافاجيا سياسة سرمایه‌داریە ئەمریکایە لێ ji بۆی ku rewşekî جیوپۆلیتîkî taybet li holê daye ku êdî divê ew hêz merkezekî wan hebe, qudretekî wan hebe, navendekî wanî qerarê hebe û hêzekî wanî yekgirtî û bihêz hebe, loma jî divê dewlet merkezî be. Loma jî êdî Trump me dît bi taybetî jî piştî ku İsraîl û Sûriya mecbûr kirin ku li Parîsê li hevdû bikin, êdî me dît carekî herdû gerekên Kurdan yên Helebê êdî ketin ber hemleyekî û piştî ev yek hate geşte ber deriya Hesekê. û hêzên Sûriyayê Demokratîk bi avayekî pir dramatîkî êdî parça parça bûn, cuda bûn, beşekî zêde Ereb jî cuda bûn, lê pirsgirêk ne tenê ew jî nebû, birastî jî hêzên Sûriyayê Demokratîk mirov lê dinêre, yanî mirov rastî bêje ji propagandayan dûr bikeve, ev qebîliyeta şer, ev xwasteka şer ku berê de wan de hebû nemabû. Yani min berê li ser wê vîdyoyek çêkir û min agahiyên berbiçav bilav kirin, ew agahî jî ku min li hundir girtine, yani de çend salên bihurtî de hêzên Sûriyayê Demokratîk hemû jî li Sûriyayê ketine nava lûksekî. Lûks li her ciyekî de ku hêzên çekdarî bikevin nava lûksê, lewê derê de mirov lê dinêre şer wek pêwîst pêş nakeve. Êdî pirsgirêk ev bû, lê ka em werin ser mijarê xwe. Êdî gava ku şer geşte ber deriyê Hesekê, yani man û nemana hêzên Sûriyayê Demokratîk birastî êdî ji pirsyarê jî derdiket, yani kê mabû bibe tiştekî hetmî ku hêzên Sûriyayê Demokratîk an jî rojava betemamî ji holê rabe, me dît hemleyek hat ji aliyê Kongrês ve hem Kongrêsê Demokratan hem Kongrêsê Komaryan hemlê kirin. Newsa gava ku hemle kirin êdî me dît Trumpîzmek ji nû ve derket. Trumpîzm çi ye? Êdî şer nekin bi hevra, yani şert û mercên şer ji holê rabigire di navbera hêzên Sûriyayê Demokratîk û hêzên hikûmeta Şamê. Ev yek pêk anî. Êdî ev yek niha li ser Kurdan tê ceribandin. İttifaqek heye, ew ittifaq jî tu lê dinêrî gelek tiştê wî nexuyane. Rast e, yani mîna cilêtê pir tûje, pir serte û pir eceleyê xêre ye, yani lê gelek xalên wî jî hene mirov nekare hêjî birastî fam bike û kîmyayê va du hêzane birastî jî ji hevdû cuda neye. Yani ev bi hevra çawa kar dikin. Ev pirsgirêk e. Mînak ڕووبارێکی ئاڤێ هەیە. Ev berî avê gundekî Krîstiyanan e. Aliyê dinê gundekî dêhatekî em bêjin musulmanên Sunnî ye. Li vî alî Krîstiyan dixwaze bi jinkê xwe, bi keşkê xwe re, bi zarokê xwe re li cem wan tiştekî normal e, bi cilên Kurd avjeniyê bike. Evê musulman naxwaze tiştekî wisa bike. Evê Krîstiyan dibêje kako ez li vê derê dixwazim tiştekî wisa bikim, evê musulman jî rêkê nade. Ê li wir de çi çêdibe? Li wir de an divê li hevkirinek bi hevdûra kar bikin, an jî gerek berdewam şer bikin. Êdî berdewam şer rê li hevdû qut bikin, êdî genmê hevdû bişewtînin, newsa mînak dibêjim. Yani ew mesele jî wisa ye. Niha kîmyayê van hêzane pir cuda ye. Yani çawa dikarin bi hevra kar bikin birastî jî pirsyar e. Ya dinê jî yani arman ji vê ittifaqê, yani heta niha jî
تەسفیەکردنەکی چاوایە چوانینە ئەم هێژی نزان یعنی تەسفیەکردنەکی خۆسەریە دیموکراتیک سەدی سەدا ئەف هەیە خۆسەریە دیموکراتیک نامینێ لێ تەسفیەکردنە عسکەری چ قاسی دەدەمێ پێشدا بەردەوام دیکە ئەنجام وەردەگرێ ئەوژی سەدی سەد خویانینە ینی ئەمنەها نزانن لێ دەمێ پێش تەعینات و تەرفیع یادنێ پرزگێکێکی دنێ هەیە تەمام وانە بە هەڤرا شەڕ نەکرد لێ وەک مەگوت ئەو ئیتیفاق گەلێک تشتێوی هەنێ خویانینە نها ئیتیفاقا دەناوبەرە عراقە و هەرێما کوردستانەیە لەسەر پەترۆلێ لە گۆڕی من پڕ زەلالە پڕ خوێیە لێ دیسانجی چقا ساڵە 15 ساڵە ئیدی حکوومەتە هەرێما کوردستانی و عراق بە هەفتوڕە شەڕ دەکەن نەوسا بە هەفتوڕە شەڕ دەکەن لە ناوا کوردستانیدا هەنێک دینک هەنە دەبێژن کە ئەم ئاڤ لە سەروان بگرن حکوومەتە عراقی موچە دگرێ لەسەر کوردان نەوسا لەسەر هەرێما کوردستانی ینی دەبێژن موچەیە معاشی کارمەندن دەولەتی نەوسا نەها لە ڕۆژ ئاڤاداژی تشتێن وسا احتیمالێکی پڕ مەزنە بکەون پێشیامە یعنی ژعالیەکی پەرە نەها هێزن سووریای دیموکراتیک نەهاو شون بە حتا نەها پترۆرە دێرە زۆر لە بندەستێواندا بوو ئەس دزانم هێژمار لە جەمن هەنا هەموو ئێواران پشتی سعات هەشتێ چ قاسی تانکەر دەهاتن لە باشوور دەهاتن تژی پترۆلێ ڕەش دەکردن و دفرۆتن کی دفرۆتن کی و بەرمیلێوی بە چ قاسیدانە چ قاس تانکەر بوونە هێژمارێ وانژی لە جەمنە بەڕاستی ئەس نەها نابێژم پێویست ناکە پەرەیەکی پڕ خەیالی بوو یعنی شەڤێکی ژە ملیۆنێکی کەمتر نەبووە ملیۆنێک دۆلار هەر شەف و پرانیژی ئەفکارش بە شەف داهاتکردن ji بۆی کو خەڵک نەبینێ بە شەف حتا سەری سبێ ئیدی 2 سات هەرێک جارنا 3 سەد تانکەر دچوون لە ڕۆژئاوا دچوون باشوور و ئەو پترۆل بە پترۆلە هەرێمی کوردستانی دەهات تەبلی هەفکردن دەفرۆتن تورکیا و تورکیاجی دەفرۆت ئیسرائیلێ تەمام دەوێ ناوبەرێدا کی قازانج دەکرد قەسەدی قازانج دەکرد پەدێکی قازانج دەکرد و تورکیا قازانج دەکرد ئیسرائیلی قازانج دەکرد لۆماژی کەس لە هەمبەریوی دەرنەکەت هەر کەسی ئیتی قازانجی خۆ دەکرد بریکا خۆ تژی دەکرد لێنەها ئەف نامینێ باڵا فرخانە سەدی سەدش دەستێوان تێگرتن و دە هەمان دەمێدا لەسەر دەریا سمێلە کاژی ئیدی کارمەندێن دەولەتێ دێ vêyekê berêwe bibin her çi qasî li wir heta niha dahatekî pere nîne ê niha pereyek destêwan de namînî di heman demê de ya dinê dîplomasî ji bo ku me got êdî Amerîka, Brîtanya, Fransa, Almanya, Tirkiye, Qatar, Siûdiye giringiye bi hikûmeta merkeziya navendî didin newsa لە هەمبەری وێ دیپلۆماسی ژی زێدەتر دیپلۆماسیا wan bilind dibe yanî di demên dawiyê de wedî carekî İlham Ahmed biçe kongrêsê biçe senatê biçe koşkespî yan Mezlûm Ebdî biçe cêkî we nedît lê we çend caran Ahmed El-Şer'a dît çi we çend caran wezîrê wî dîtin ne tenê koşkespî û Amerîka hemû dinyayê jî newsa loma ev jî pirzgêkeke yanî dewarê serkirdayetî kî serkirdayetiya vê hêzê dike ya dinê yanî me dît her hêzek li hemberî dewletekî şer bike yanî bi eskerî didorînî dixesrînê baş li dewarê eskerî de kî hîmayetê wî bike li vê derê gelo meseleya serkirdayetî jî heye kîjan serkirde îro dikare serokatiya van hêzane bike û di astê hemû Kurdistanê de gelo Ocalan dikare nexêr Ocalan nekare îddiayekî wî wisa jî nîne yanî Ocalan
دەبێژن زمان دەبێژێ پێویست ناکە زمانژی نەبە پێڤژە بلا بەردەوام بکە دەبێژن قایم دەبێ پێویست ناکە قایم نەبنژی بەردەوام بکە دەبێژن شەڕ هەیە دەبێژێ تش نابێت چارە سەر دەبە پێواژە بەردەوام دکە یعنی پێواژە بەردەوام دکە و بەردەوام دکا و ئیددایەکی وی داخوازیەکی ونینە دواری سیاسیدا ئەس بەحسە ئیرۆ دەکەم دواری سیاسیدا دواری سەرۆکاتیدا هەر سەرۆکاتیەک ئیددایوی نەبن نەکارێ بەبە ئەسەرۆ گەلۆ بارزانی ji بۆی کوردستانە تورکیایش بۆی باکوور ئیددایەکی وی دەبە قەت و قەت تشتێکی وسە نابە بێگومان ناخوازیژی ناکەیژی لێ ji بۆی ڕۆژئاوا نەها ئەم لێت نەرێن کێم هاتا زێدە دکێ مافێ کوردان گەرەک لە دەستور بێن پاراستن کورد گەرەک نێن قەتل و عامکردن نەوسا vana tu bixwazî nexwazî îdane loma dewarê serokatiyê da jî êdî kesekî mîna Ocalan nikare kesekî mîna Talebanî nikare kî dimîne Barzanî dimîne loma tu lê dinêrî rola Barzanî di vê derê de yanî be plan hatiye pêşxistin loma jî gotûbêjin herî dawiyê û îtîfaqa herî dawiyê ya sîmehê dîsa li Hewlêrê هات ئەنجام داین لە هەولێری هات ئیمزاکردن هەری داوی بەری وێژی لە هەولێری ئامادەکاریوی داهاتن کرد حتا بەری وێژی ژالیە نێچیروان بارزانی و کۆنفرانسا دهۆکێ و ئیترفانە هاتن ئەنجام داین لۆما مرۆڤ لێت نەرێ بەڕاستیژی ئیدی نەها مەسعود بارزانی مارجێ حرەکەتە کوردیە بە تایبەتیژی لە ڕۆژئاوا حتا من ئاگاهیە گرت بەڕاستی حتا vêda qêjî min nekarî bû yek alî bikim êdî ew jî ew ku Ocalan jî daxwazkiriye Mesûd Barzanî bibe kongreyekî netewî çêbe Mesûd Barzanî bibe serok yanî tiştê ku 2013 bû 12 bû kengî bû ceribandin dîsa tiştekî wisa û lê vê carê bibêy hav serok yanî Mesûd Barzanî bibe serokê mutlaq ya yekêtiya netewî êdî Ocalan tiştekî wisa xwastiye ji bo ku nekare ev serokatiyê bike di rewşekî wisa de û bi taybetî jî neku ne ji ber ku li zîndanê daye ji ber ku di nava pêvajiyekî daye û di vê pêvajiyê de jî tiştekî naxwaze tenê dixwaze pêvajo hebe devê derê de êdî min tiştekî wisa bîst min nekarî bû heta niha jî yek alî bikim yanî heger ku neraz bû li min biborînin lê tiştekî wisa hat gotin manteq jî têde heye ئیدی مرۆڤ لێ دنەرێ بەڕاستی ژی یعنی بەریا و ئەو بکەم divê تەمام بکەم کەسێک و ئەو ئاگاهی دا من یعنی گوت ئەو ئاگاهی هەیە Ocalan tiştekî wisa gotiye daxwazekî wisa kiriye lê qendîl li hemberî wê derketiye li Qendîlê êdî bizava pekekêya helweşayî li hemberî wê derketiye lê wek min got min nekarî bû vê teyîd bikim heta niha jî ya firset nebû îro sibê dikarim teyîd bikim yanî mirov lê dinêrê berastî jî niha di rewşekî wisa de îtîfaq çawa pêk tên kengî pêk tên kengî pêk nayên û di heman demê de yek ji bendên îtîfaqê ew e ku kesên ku xeyrî Sûrî ne di nava hêzên Sûriyayê Demokratîk divê derkewin ew berê de heye yanî dema pêvajoya diyaloga îmraliyê de di destpêkê de carekî lîsteyekî 1400 ez bawerim navşandin yanî ev lîsteya ku mît tezbît kiribû kesên xeyrî Sûriyayî di nava qesedê de hene û endamên PKK ne devê derê de lîsteyek dabûn heta hinek kes yê Sûrî jî têda bûn yek ji wan a Dr. Bahûz Erdal navê wî jî têda bû yanî ku gerek ev jî li wir derkevî be qasî ku ew Sûriye jî lê ji bo ku postekî wî bilind hebûye di nava HPG de berpirsyarê HPG bûye êdî ihtimala loma jî dixwazin li wir derkeve niha tu lê dinêrî di rewşekî wisa de
قەسەدە ژی هێزên Sûriyayê Demokratîk jî hesede jî du hesede ne. Hesedeya Qendîlî û hesedeya Barzanî. Êdî hesedeya Qendîl jî heger ku derkeve, wê demê berastî jî ew balans bi temametî ji aliyê Barzanî ve tê guhortin, yanî giranî qursayî dikeve destê Barzanî, loma jî mirov lê dinere berastî di rewşekî wisa de êdî mirov dikare bêje 100% argumentên vê yekê hemû wisa nîşan didin ku Barzanî êdî heta demekî nadiyar dê bibe merceyê Rojava. Heta li Bakur jî ehtimala ev yek hebe. Yani min berê de jî gotibû ev dibe ku dewleta Tirkiye jî bixwaze li berjewendiya dewleta Tirkiyeyê jî bî. Çawa li berjewendiya dewleta Tirkiyeyê bê? Ji bo ku li Bakur me got eger ku rewş bi wî rengî nakok be, dewlet yani ji aliyekî Ocalan û Hereketa Kurdî tiştekî nexwazin. Dem Partî tiştekî nexwaze. Heta tiştek ku dixwaze jî tiştek bin ku karvedanan çê bike, dewr de êdî mirov lê dinere berastî aliyên ku vê pêva ji wê naxwazin ku gelekin di nava Kurdan de û ev zêtir ber ve nasyonalîzmê biçin, ber ve netewperestiyê biçin û heta ber ve aliyekî cudabûnê jî biçin. Nizanim zemînê wî heye nîne ku partiyekî cuda çi bibe çi nibe. Ew jî pirsiyareke lê ji bo ku ev Kanal B kontrol kirin, ji kontrol dernekeve, neçe destê aliyekî dinê, ehtimalekî mezin heye rêkê pêşiya Barzanî jî vekin yani. Tiştekî wisa hebe. Lê dewr de wek min got pirzgirêkek ehtimale derkeve pêşiya Barzanî jî mîna Ocalan ji bo Bakur, ji bo Tirkiyeyê qet îddiayekî wî nabe. Yani tiştekî ku bixwaze qet nabe. Loma jî yanî Barzanî ji bo Sûriya tiştan dixwaze, dibêje wisa na, wisa bibe, ez qebûl nakim wisa bibe, lê ji bo Tirkiyeyê de tenê dibêje pêvajoya ku Ocalan û Dewletbaxçî dest pêkiriye tiştekî baş e, em piştgirî dikin. Ne wisa. Ev mînaka vê yekê ye, argumentê vê yekê ye û mirov tiştekî dinê jî berastî behez bike xirab nabe. Niha wek min got hinekî ehtimalekî mezin heye Qendîl li vê yekê narazî bibe. û ehtimalekî mezin heye ku ji wê yekê jî narazî bibe ku gotara PKK tê teşîrkirin. Êdî birayetiya gelana nizanim çi ye. Lê sebebê vê yekê, sedemê vê yekê PKK bi xwe ye. Yani xitaba 20 sal 30 sal ya PKK çi bûye? Xîtabekî nasyonalîstî bûye, xîtabekî netewperestî bûye û ew xîtab temam bila nasyonalîst be. Ma em jî çûne nava Xebatê, çûne Botanê ji bo çi çûn? Em jî ji bo nasyonalîzmê çûne. Rastî bixwazî em jî ji bo dewletê çûn. Me sîngê xwe de bergûleyan. Lê hinek tişt hene ku di واقعî nîne, hinek tişt hene ku realîst nîne, pêk nayên û hinek tişt hene li ser bingehê wan siyaset nayê kirin. Niha Kongreya Netewî ya Kurdan pêk tê, nexêr pêk nayê. Kongreya Netewî ya çi millet hene, me 100 carî jî gotiye pêk nayê. Niha tiştê ku heye, ne Kongreya Netewî ye, ew hestekî Kurdbûnê ye. Hestekî Kurdbûnê ji bo Rojava millet dibe yek. PKK û PDK û yekêtî û nizam kî bixwazin û nexwazin. Ev her heye û her dibe. Heger ku Kurd tu rêxistinê wan jî nebe, her dibe tiştekî wisa. Bila yek rêxistin jî nebe, dîsan jî hest û sozê Kurdan ji bo Kurdan yekin. Yekêtiya Netewî bi maneya ku dibêjin her çar parçeyê Kurdistanê yekdî bigirin, yek programê wan hebe, yek siyasetê wan hebe, yek stratêjiyan hebe, tiştekî wisa 100 hezar pêk nayê. Pêk nayê. Yek. Du, dikeve xizmetekî nasyonalîzm bi xwe îdeolojiya Çînê jor e. Çînê jor li Kurdistanê de kî serokatiyê wî dike? Şêxin ne wisa eşîretin û ew jî zêdetir li Kurdistanê de mala Barzanî nûnerayetiya wî dikin. Yani li vê derê de ez fam nakim
يعني بكك چ دخوازه هەگە کو تو بەڤەیەکێن ناڕازی يعني دیار دێرسم چ قاسی دکاری ئاریکاریە تە بکە ئەوکە نیشانی وە بدەم یەک دەقێ دیار دێرسم تشتێکی عەجایب دەبێژێ لەسەر vێمژاری ئەوە بەێ ئەو هات بەێ ئەف هات کە ئەس بەکەم ji dewletê mezintir difikirin. Paradigma serokapû ji dewletê mezintir e. Biratiya gelan konfederalizma civaka diafirîne. Lewma jî hinek kes fêm nakin em serokapû nîv asir e tevgerek çêkir. بەێ وەدیت يعني بەوی ڕەنگی دەخوازە بەرسی فێ بدێ یەک دیار نە سیاسەتمەدارە نە فەیلسوفە نە تیۆریزانە نە ستراتیژیکە هونەرمەندەکە سازێک دەستێویدایە ji خۆ هونەرمەند گاواکو بەوێ مانتیقێ دەروێشتی و هەستی ji بۆی سیاسەتی دشن بەرباد دیکەن بێژە دیار غەریب دەبە شوانپەروەەر دەبە کی دەبە بلا بەبە لە باشوورژی ڤان ڕۆژانە کەسێک دەرکەت ناخوازم ناوێ وێژی بینمش بووی و هەنێک پێداویستیەوی احتیمالە پێداویستیەوی شخصی هەبن یعنی هەندێک ناڕەحەتیەوی هەبە ئەس زێدە تشتێکی دنێ ناخوازم ببێژم هەنێک ناڕەحەتیەوی هەبە گاڤک و ناڕەحەتیەوان دەبێت تێن سەر تەلەڤیزیۆنان تێن سەر ئەکرانێ ئێدی بەحسا دەولەتێ دەکەن و دژمنایەتیە برایەتیە گەلان دەکەن نزام چ دەکە یا دنێژی مەسەلەن برایەتیە گەلانە بە برایەتیە گەلان ئەس دژنینم و ئینسانێک و دژنژی ئەو ئەزوانە ئان نەخۆش دەبینم ئان نەفام دەبینم ئەژی فاشیست دەبینم ڕاستی ئەز بەخوازم لێ برایەتیە گەلان یعنی ئامرازێکی تیۆریک و ئەو نینەک و مرۆڤ سیاسەتێ پێ بکە یعنی هەبوونەکیوی سیاسی نرخێکیوی سیاسی نینە بە تایبەتی دەڕۆژە ئیرۆدا هون بەخۆ چەند ساڵە دچن ئێدی تیۆریەن کۆنگریانەتەوی و یەکەتیانەتەوی خەڵکێ ببن لۆزانێ و لەخوا بدەن چێ دکەن و ئەڤ یەک ناکەوە خزمەتێوە لۆماژی ئیرۆ قسووری نەمەیزین ئەڤ یەک ji min destێوە دەرکەتیە بەڕێز ئالدار خەلیلژی ئەس باوەڕم تشتێکی بەوێ ڕەنگی یعنی بەرسیفەکی بەوێ ڕەنگی دابوو کە ئەس دکارم هەگەرکو ئەس ببینم ئەوژی بینم سەر ئەکرانەوە بەلێ ئەوە کانی ئەوە ئەوژی بەڕێز ئالدار خەلیلە ئێدی وەدیت و ئالدار خەلیلجی ئیدی دە هەمان دەمێدا وەک مینە ئەوێ یعنی مینە دیار عینی تش دەبێژە ئێدی خۆسەریا بەرێ بەداوی هات سووریایەکی دیموکراتیک و برایەتیە گەلان ئەنجی یەکێتیا گەلان دێ شوناوی بگرێ یعنی یەکێتیا گەلان بەکیڕە بە ئەحمە شەرعڕە بە هەتە شێڕە بە جۆلانیڕە بەڕاستیژی نابە یعنی نابە یعنی هەم واقعینینە هەم وەک من گوت نرخێکیوی سیاسینینە دەڕۆژە ئیرۆدا لۆمە بەڕاستیژی ئەڤ یەک یعنی بەوێ ڕەنگی بێفامکردن باشتر دەبە ئەو تشتانە گرنگ نینە ئەو تەنێ تشتێکە و دەوارێ سۆسیۆلۆژیدا یعنی و دەست تێن گۆهۆرتن دەست تێن دەسەڵاتی تێن گۆهۆرتن حامی و ئیدی مەرجع تێن گۆهۆرتن لۆمە من بەحس کرد لێ مەسەلەیە هەری سەرەکە و مخابینی ئەوەکو ئەو ئیتیفاق
يعني نها لزو بزك تدا هي دنا عبر دروجان دا ما هي كده حرتش قالك شعر سربة اللي قالوا دم بيش شوا دبا براستي جي براستي أزباورناكم هيت كسك حتى نها جي فام بكا وجبويكو أفيك احتمال بيك أني ناوي قالك زحمة واحتمال أفتشان صالان بكشيني وشان صالان دا ملت تدا رزيل بابا واكم من قد موچێ کارمەندان ببڕن کارەبێیەوان ببڕن ئاڤێوان ببڕن پەترۆلێوان ببڕن لۆماژی ئیدی تو لێت نەڕێ چارەسەریەکی کو وانە ji bo wê dîtiye êdî Mesûd Barzanî hîmayeta vê beşê Kurdistanê bigirê estûyê xwe we fam kir yani ev bi pîlan hatiye kirin ئێدی ئاڤیەک دەمێ پێشدا ئەمێ احتیمالێکی مەزن هەیە بە چاوان ببین هێویدارم نەگاتە ئاستێکی وسا هێویدارم ئەو ئیتیفاقی کو هەیە بە ئاڤایەکی باش جێبەجێ ببێ هەڤڵێن هێژە دە هەمان دەمێدا مەسەلەیە ئیرانێ گۆڕتنێکی مەزن تێدا چێبوو دەنوچیاندا ئیدی بە تەمامەتی یعنی هەردوو ئالیژی یەک ئالی یعنی سەرە ڕاستکردنە و دەناوەرە ئەمریکا و ئیرانێدا ئیدی احتیمالێکی مەزن هەیە ڕۆژە ئینێ احتیمالە لە سووریایە بێ احتیمالە لە ئەوێ بێ لە تورکیا لە ئیستانبولە بێ و احتیمالە لە سعودیایە بێ دێ ئەمریکی و ئیرانی بە هەڤڕا ڕوونن ئیدی بەرێژی من ئەڤیەک تەخمین دکرد یعنی ئیرانی تەجروبەیەکی وانی سیاسەتێ هەیە تەجروبەیەکی وانی ئیداری هەیە تەجروبەیەکی وانی دیپلۆماسی هەیە احتیمالێکی مەزن هەیە هەموو دەریێن خوا لەسەر دیالۆگ و دیپلۆماسیە نەگرن خوا نەخەنە ناوە شەڕێکی دنێ و بەوی ڕەنگی هەوڵ بدەن لە ڕێکاری دیپلۆماسی کێم تا زێدە بێ مەسەلەی چارە سەر بکەن ئەمێ دەسەعاتن پێشدا لەسەر vêyekê dîsa bi hevdûra biaxivin. Belê ez têm dawiya vê birnameyê hevalên hêja ê ku niha temaşe kirine gelek spas ê ku niha temaşe dikin û ên ku demê pêş li vê bernameyê dinerin di heman demê de li kerema xwe vê kanalê abone bikin tenê lê nenerin abone bikin subscribe bikin û vîdyoyê me ji bo dost û hevalê xwe re bişînin û parve bikin layîk bikin eger kommentê we hebin an jî pirsyarێkî we hebe di demê pêşda hûn dikarin pirsyarê xwe binivîsin 100% dê bersîfa pirsyarê we bêdayîn. Dem baş.